بەخێر بێنەوە بۆ ئەڵلقەیەکی دیکەی پێشکڕین یاخود ریڤیو بۆ یاریەکان. ئەو ڕۆ باسی یاری سپایدەرمانی 2018 دەکەین کە لەسەر پلەیستیشن 4 بڵاو کرایەوە، بەڵام من ڤێرژنی ریماستەرەکە باز دەکەم کە لەسەر پلەیستیشن 5 بڵاو کرایەوە. گەڕلاچێ ڤیدیۆ بکەن، پشتگیرێکی زۆر گەورەی چەناڵ دەکەن، گەر سەبسکرایبشتان نەکردووە تکا دەکەمان جای میدەن، چونکە بابەتی زۆر سەرنجڕاکێش و تەنانەت تاکە چەناڵی یوتیوبی کوردیە باسی ریڤیو خوێندنەوە یاخود پێشکڕین بۆ یاریەکان بکەین. تکا دەکەم هەردووچی بکەن. چیرۆکی یاری سپایدەرمان بە 17 بۆ 20 کاتژمێر تەواوی دەکەی بە دیڵسیەکان و تەواوی شتەکانی دیکەش 33 کاتژمێری پێدەچێت. تاوەکو ئێستا یاریەکەم لەسەر پلەیستیشن 4 تەواو نەکردووە، بۆیەش دوای ئەوەی کە ستودیۆ ئینسۆمنیاک یاریەکەیان ریماستەر کردەوە لەگەڵ کڕینی مایلز مۆراڵز بە خۆڕایی دایانە گەیمەران ئەو کەسانی کە پلەیستیشن 5یان هەبوو. دەستم بە یاریەکە کردو تەواوم کردی ئێستا بەبێ سپۆیل باسی چیرۆکی یاریەکە دەکەم و باسی کاراکتەرەکان دەکەم و باسی گەیم پڵەی دەکەم بۆ چوونم لەسەریان چییە و لە کۆتاییەکەشی لەدا چەندی پێ دەدەم تکا دەکەم تا کۆتایی بینەر بن. سەرەتا بە باسی کواڵیتی یاریەکە بکەین. لەسەر پلەیستیشن 5 سپایدەرمان ریماستەرز سێ جۆر مۆدی هەیە، دوو جۆریش لەسەر پلەیستیشن 4. لەسەر پلەیستیشن 5 دەتوانی بە مۆدی فیدڵیتی یاری بکەی کە یاریەکە دەبێت ڕێی ترێسینگ بە 4K نێتیڤ، واتە یانیش هەوڵ دەدا نێتیڤ بێ، واتە بەردەوام 4Kمان پەخش بکە، بەڵام لە 30 فرێم واتە 60 فرێم دێتەنیا 30 فرێمە. کواڵیتی یاریەکە لە فیدڵیتی زۆر ناوازەیە و هەست بەو گرافیکە دەکەی کە ئینسۆمنیاک مەبەستیان بۆ نیشانی گەیمەران بتە، بەڵام لەسەر حسابی فریم ریتە هەست بە جوانی ڕێی ترێسینگی وێنەدانەوەی باڵەخانەکان، شەقام، چاوی کاراکتەرەکان دەکەی. بە مۆدی پرفۆرمانس یاریەکە تارگێتەکەی دەبێتە 4K 60 فرێم بەبێ ڕێی ترێسینگ. 4K تەواو نییە، زیاتر هەوڵ دەدات بە شێوەیە چێکەربۆرد پیکسڵەکە لە دەستراوەکانی پڕ بکاتەوە، بەڵام زۆر هەستی پێ ناکەی. و سێم زۆریشمان هەیە پرفۆرمانس RTە کە من بەو مۆدە یاریەکەم دەکرد بە ڕێی ترێسینگەوە. جیاوازەکەی ڕێزۆلوشنە یاریەکە دەگۆڕە لە 4K بۆ خوارەوە بۆ سەرەوە، بەڵام بەگشتی ڕێی ترێسینگمان هەیە و کواڵیتی یاریەکە زۆر نازدارە. گەر پلەیستیشن 4 هەیە دوو جۆرت هەیە، ئەویش فیدڵیتیە لەگەڵ پرفۆرمانس. بە بڕای من لەسەر پلەیستیشن 4 بە پرفۆرمانس یاری بکەن یاریەکە ستیبلتر، لەسەر پلەیستیشن 5 بە پرفۆرمانس RT یاری بکەن زۆر نازدارە. بە باسی گەیم پڵەی بکەین. بە بۆچوونی من ئەمە خۆشترین گەیم پڵەی سپایدەرمانە لە مێژووی یاریەکانی سپایدەرمان، هەرچەندە ئەمە قسەیەکی گەورەیە، بەڵام پێتان بڵێم بۆچی وا بیر دەکەمەوە. گەورەترین تەکنیک و هێزی سپایدەرمان بێگومان وێب سلینکە، واتە فرین بەناو باڵەخانەکانی شاری نیویۆرک و هاوێشتنی تێڵی جاڵۆکەکەیە کە بە وێب سلینک دەناسرێت. وەکو کابرایەکی گوتی هەسترین خۆش دەداتی ئەو یاریە کاتێک کە لەناو شەقامەکان نیویۆرک دەسوڕێتەوە وێب سلینکەکەی خۆت دەهاوێژی و لەو شوێن لەو باڵەخان بۆ باڵەخان دەچێتە باڵەخانەکان لەوێ باز دەدەی. بەجددی وێب سلینکەکەی زۆر نازدارەوە، بەڕاستی خۆشترین بەشی یاریەکەشە. هەرگیز لە وێب سلینکەکەی بێزار نەبووم. شارێکی گەورەت هەیە کە پڕە لە ساید میشن، ئەرچی سەرەکی و هەندێک چاڵنج و ئەکتیڤیتی. بێگومان دەتوانی بە فاست تراڤلیش گەشت بکەیت لەسەر پلەیستیشن 5، ینی ئەوەندە خێرایە فاست تراڤڵەکەی هەست دەکەی بەڕاستی فاست تراڤڵە. ئەمە نمونەیەکی فاست تراڤڵەکەی کە بەکاردێنم. بەڵام من فاست تراڤڵم زۆر کەم بەکاردێنە، چونکە بەڕاستی تاوم لە وێب سلینکەکە وەردەگرن. دەتوانی هەندێک جوڵەی جیاواز بکەی، XP وەردەگری و دەتوانی خۆت هەڵدەیتە سەر باڵەخانەکان بە داگرتنی L2 R2 لێکاتە. بابێمە سەر کۆمبات و شەڕکردن، بزانم بۆ چوونم چێ لەسەر ئەویش. شەڕکردنی ئەو یاریە زۆر خێرایە، وردە تا چەند دەست لێ ڕابێت و سکیلەکان بکەیتەوە زیاتر چێژ لە یاریەکە وەردەگری. جگە لەوەش داگرتنی بازنە بۆ ئەوی بۆکسێکت پێ نەکەوێت داگرتنی 4x6 بۆ هێرشکردن و چەند تایبەتمەندێک تێ دەتوانی کەسەکان بە تیری زاڵزاڵەکە لول بدەیت یان لەگەڵ ئۆتۆمبیلێک یان لەگەڵ زەوی بیانچەقێنی یانش کارەبایان لێ بدەیت تا ماوەیەک بۆستن هەناسەیەک وەرگری. لەگەڵ ئەوەش کۆمباتەکەی زۆر ئاسان نیە، هەندێک گزاریە هەندێک لە دوژمنەکان داونت دەکەن، هەندێکیان هامەرێکیان پێەیە، هەندێکیان دوو قایشی کارەباییان هەیە، هەندێکی بە خێرایی دەجوڵن. بەگشتی دەتوانم بڵێم کۆمباتەکەی زۆر بەدڵە و هەرچەندە بڕک سریع و خێرەیە، بەڵام کە دەست لێ ڕادێت چێژی یەکجار زۆرە. بێمە سەر کاراکتەرەکان. ئەو یاریە زۆرترین کاراکتەری سپایدەرمانی تێدایە کە تا ئێستا لە هەر یاریێکی سپایدەرمان تەنانەت فیلمێکی سپایدەرمانیش نیشاندرابێ. پیتر پارکەرمان هەیە کە بێگومان ڕۆڵی سپایدەرمان دەجێڕی، خۆشەویستەکەی خۆی MJ و پلکەمەی باسی مامە بێن دەکرێت لەولا. مایلز مۆراڵسمان هەیە لە یاری داهاتوو دەبێتە سپایدەرمان ڕەشپێستەکە و دکتۆر ئۆکتۆڤیسمان هەیە، باسی هاری دەکرێت بە قسە. ئۆسوالد پارێزگاری شارە و چەند خراپەکارێکی نوێ و نایابیشمان هەیە، بۆ نمونە مستر نێگەتیڤ خراپەکارێکی تەواو نوێ نییە، بەڵام لە فیلم یاریەکان یەکەم جارە بیبینم کە هێز و توانایەکەی بریتێت لەوەی دەتوانێت مادە و وزە پێچەوانە بکاتەوە و کۆنتڕۆلی
وەزعەکەی بکە بەڵام بە شێوەیەکی نێگەتیڤ واتە وزەکان پێچەوانە دەکاتەوە و بێگومان دکتۆر ئۆکتەڤیشمان هەیە خراپەکاری گەورەی و کۆنتڕۆلی سەرجەم خراپەکارەکانی دیکەش دەکات و یاریەکە 3 DLC هەیە کە هێشتا تەواو نەکردووە هەر سێکیان لەسەر کارکتەری جیاواز و نایابن چیرۆکەکەشی زۆر بە نایابی باسی هەنگاوەکانی خراپبوونی دکتۆر ئۆکتۆڤیس دەکات کە تەنانەت هەستت بەرامبەر ئەو کابرایە دەجوڵێ و چیرۆکی پیتەر یان خودسپادی لەگەڵ خۆشەویستەکەی خۆی MJ زۆر نایابە یعنی یەکێکە لەو چیرۆکانەی کە دووبارە نییە ئەوە نییە بڵێم خۆشەویستەکەی چونکە ئافرەتە خۆی ناسە کردیتەوە ناوێ قسە لەگەڵ سپایدەرمانی بکە نازانم چە بەڵکو MJ یارمەتی سپایدەرمان دەدا قسەکردنیان زۆر تێگەیشتوانەیە زۆر مۆدێرنە گاڵتەکردنەکانیان زۆر جوانە و بە جوانیش نووسرایە دایاڵۆگەکانی بە MJ یاری دەکەی لە هەندێک لە ئەرکەکان بووە یارمەتی سپایدەرمان دەدا پێی دەڵێ لێرە پیاوێکیە بیفرێنە سپایدیش ئەنجامی دەدا کە تەواوی ئەوە کاتەکە ئەو ئەرکەم دەکرد بەڕاستی زەردەخەنێکی گەورم لەسەر دەم بوو بەڕاستی ئافرین بۆ ستودیۆ ئینسۆمنیاک بۆ ئەو یاری ناوازەیە و زۆر بە ناوازایی کاراکتەرەکان نیشان دەدەن پەرە پێ دەدەن کە ئەوەش یەکە لە خۆشیەکانی یاریشی وەکو سپایدەرمان یاخود سوپەرهیرۆیەک ئەنجامی بدەیت لە کۆتاییدا دەڵێم یاری سپایدەرمان نایابە شایانی کڕینە وەگەر پلیستیشن 4 یان 5 هەیە بێگومان ڕەکەمەندی دەکەم کە بیکڕن و بیکەن تەنانەت گەر حەزت لەو کاراکتەرەش نەبی هاتەکەیف بە سپایدەرمانیش نیە چونکە یاریەکە خۆشەویست دەبی لەلات بە تێپەڕبوونی کات بۆیەش من نمرەی دەلە دەبە و یاری دەدەم ئافریم لە بۆ ئستودیۆ ئینسۆمنیاک ئەو ستودیۆ ئێستا بەلای من لەوانە لە نایتی دۆجی باشتر بیت و کارەکانیان یەک لە یەک نایابتر تاوەکو ئێستا خۆشەویستانم ئەوش بۆ چوونی من بوو لەسەر یاری سپایدەرمان ریماسترد یاریشی نایابە پێم وایە شایانی کڕینە وەکو وتم نازانم چێ لە ئێوە یاریەکەی کردیە یاخود نەیکردیە یان ئەو ڤیدیۆ وا دەکە بیکەی بۆ چونتان چێ بەگشتی لەسەر یاری سپایدەرمان لە کۆمنت بۆ چوونی خۆتان بنووسن سوپاسان دەکەم گە لایک ئەو ڤیدیۆ بکەین سابسکرایب چناڵیش بکە بە بەشێک لە خێزانی ژیر سوپاس یەکە بێکەتان دەکەم دەتوانن پشتگیری بکەن لە ڕێگەی فاسپەی و ناسواڵت لە دیسکریپشن دۆنیشنم داناوە سڵاو ڕێز خۆشەویستیشم هەیە بۆ ئەو گەیمەرە ڕەسەنانەی کە حەزیان لە یاری ئستۆریەکانە و بەردەوام دایانەوە یاری ئستۆریەکان تاقیکەنەوە تا ڤیدیۆیەکی دیکە خۆتان لەگەڵ